هەسەبارەت بە هەڵوێستی پێکاتەکان لەسەر دۆخی کەرکووک بەڕێز ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لە هەولێرەوە میوانمە. بەڕێز ئایدن معروف سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئێوە وەک بەرەی تورکمانی دان بۆ ڕێکەوتنانێن کە دەیە مانگە لە هۆتێل ڕەشید لە بەغدا لەبارەی کەرکووکەوە کرا. ولی پێشکی زۆر سوپاسان دەکەین هەروە ڕێز و سەلاوش بۆ کەناڵی بیستار هەیە کە هەموو لایەک ئەزانی کە پرسی کەرکووک کە پرسێکی زۆر گرنگە، پرسێکی زۆر هەستیارە، بۆیە پێویستە بە هەستیارەوە تەعامل لەگەڵ کەرکووک بکرێت و بەڵام بەداخەوە کە ئەم دوایە کە تاکلایەنە کە تەسەڕوفات کرا کە بەداخەوەش کاوەڵێن کە دیارەوە لە دەرەوەی ئیرادەی خەڵکەکە لە دەرەوەی ئیرادەی بەشێک لایەنە سیاسیەکان و پێکاتە گرنگەکانی شاری کەرکووک دیارە کۆبنەوە کرا بۆ ئەم کۆبنەوە یەکە کرا کە بەمەبەستی دانانی محافظ و بەمەبەستی دانانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمە لە دەرەوەی یاسا بوو کە دەستوری نییە. ئێمە وەکو بەرەی تورکمانیش پێشتریش کە تاکیدمان کردووە ئێمە ڕەتی دەکەینەوە ئەم واقع ئێستا هەیە لە کەرکووک ئێمە قبولی ناکەین، ئەمە قبول کراویش نییە چکە پێکاتەیەکی گرنگ نەتەوەیکی گرنگ وەکو نەتەوەی تورکمان کە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کەرکووک و لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە نەتەوەیکی زۆر گرنگە و ئەسیلە لە هەموو کات زیاتریش کە مافەکانی بەڕێگای دیالۆگ و حیوار داوایان کردووە. ئێستاش کە لایەنێکی سیاسی دیاریکراو کە تەک لایەنە هەڵساوە بە کۆبنەوە و لە کۆبنەوەکەش کە ئالەساس کە هەڵبژاردن کراوە، هەڵبژاردنی محافزی کەرکووک کراوە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کراوە، ئەمە هەموو لە دەرەوەی قانونە. بۆیە لە ئێستادا ئێمە موقفی هەڵوێستی بەرەی تورکمانی و نەتەوەی تورکمانیش بە شێوەیەکی گشتی لەگەڵەدایە کە ئێمە لەگەڵ ئەم ئێستای ئەم ئیدارەی کەرکووک ئەمە تەعامل ناکەین و ئەمڕۆژ کە خۆپیشاندان کرابوو لە شاری کەرکووک کە مووقفی جابەی تورکمانی و مووقفی پێکاتی تورکمان دیار بوو. لە عینی کاتیشدا ئێمە لە ئێستادا ئینتزاری بڕیاری محکەمەی فێدرال دەکەین کە سکاڵەمان تۆمار کردووە. ئەمە بۆ گرنگە بڕیاری محکەمە زۆر گرنگە لەبەرەوەی ئەمە پێشتریش وتومانە کە پێویستە محکەمەی فێدرال کە دەبێت بە شێوەیەکی عادیلانە تەسەڕ بکات لەگەڵ ئەو بابەتە لە ئەو برسەدا ئەوە زۆر گرنگە بۆ لەبەرەوەی چکە لەگەڵ کۆبنەوەی لەگەڵ ئەو کۆبنەوە کە لە بەغدایە کرا دواترش کە بەبێ ئاگاداریکردنی بەبێ ئاگاداری کە ئاگاداری لایەنەکانی تر نەکرا و بەشێک لایەنەکانی تر نکرا وەکو بەرەی تورکمانی و پارتی دموکراتی کوردستان و بەشێک لە لایەنە سیاسەکان کە ئاگاداری نەکرامەوە کە بەژ لەو کۆمنەوەی بکرێن دیارە ئەمە لە دەرەوەی ئەمە کراوە. ئەمە خۆی لە خۆیدا ئەمە کە ناحەقیق بوو نەعادالەتێک بوو بەرامبەر نەتەوەکان و بەتایبەتی نەتەوەی تورکمانی کرەوە و لایەنەکان تریش کرا لێرەدا کە نەدەبایە ئەمە بکرابایە لەگەڵ ئەم وەزعی کە ئێستا هاتەوە ئاراوە ئەمە کاریگەری خراپ دەبێت و لەسەر داهاتووی سیاست و یا لەسەر داهاتوی ئیدارەی کەرکووکدا کاریگەرێکی لەسەر ڕۆژی پێکاتەکانە پێویستی بە یانە ئێستا مەسەر کەرکووک زۆر گرنگە بۆ تەعایش و پێکەوە ژیان. لە ئێستا دەکەم من میسالێکە لە ئێستادا لە هەولێر کە تەعایش و پێکەوە ژیانێکی باشەیە لە ئاستێکی باشەیە دەبێت کەرکووک وەکو هەولێر بێت و کە تەعایشش و پێکەوە ژیان نەتەوەکان و ئەدیانەکان لە ئاستێک زۆر باش بێت و گرنگە پەیوەندیەکانی نەتەوەکان زۆر گرنگە. لە ئێستادا کە یەکەتی نیشتیمانی کوردستان بەداخەوە کە ئەم کۆبنەوەی لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگاوە بەتابەتی لە دەرەوەی شاری کەرکووک لە بەغدا ئەم کۆبنەوە کراوە و کە بەدەعمی بەشێک لە لایەنەکان کە هیچ یەک ئەندامیشیانیان لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمە ناعەدالەتێکە ئەمەی کراوە باوە بکە لەوانەیە لە داهاتوودا کاریگەری لەوانەیە کاریگەری خراپی بێت و سلبیاتی زیاتر بێت و لەبەرەوەی پێویستە کەرکووک پێویستی بە بێزکردنی تەعایش و پێکەوە ژیان نەتەوەکانەیە. لێرەدا گرنگە کە لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکانی عێراق کە لە مادەی 13 داهاتووە کە ئەڵەیە کە بە شێوەیەکی ڕوون کە باسیەکە کە ئەنجامی هەڵبژاردنەکان گرنگ نییە تایبەتمەندی دایتە کەرکووک
پێویستە لە تشکیلکردنی ئیدارەی محلی کەرکوک پێویستی بە بەشداری نەتەوەی کورد و نەتەوەی تورکمان و نەتەوەی عەرەب هەیە، یعنی بە شێوەیەکی متەساوی بەشدار من لە ئیدارەی کەرکوک. لە ئێستادا کە لە ئێستای کەرکوکتە کە لە ئیدارەی ئێستای کەرکوکتە بەداخەوە نێتە تورکمان لە دەروەی ئەم ئیدارەیە ئێمە قبولی ناکەینەوە و ڕەتی دەکەینەوە. بۆیە ئێمە لە ئێستادا ئینتیزاری بڕیاری محکەمەی فێدراڵ. بەڕێز ئایدن ئەوانەی ڕێکەوتنەکانیان کردووە ئەڵێن ئێوە مافتان پارێزراوە، ئەگەر مافتان پارێزراوە کێشەتان لە چیە ئێوە؟ ئەمە چۆن مافمان پارێزراوە ئێستادەکە کە بەبێەوەی ئاگاداری ئێمە بکرێت و کە ئەندامانی ئێمە لە بەرەی تورکمانی و ئەندامانی لایەنەکانی تری وەکو پارتی وەکو لایەنەکانی تری عەرەبیش کە لە ئێستادەکە بە شێوەیەکی ڕوون و ئاشکاڵن کە ئێمە لە کۆبنەوە پێش کۆبنەوە ئاگاداری ئێمە نەکراوە لێرەدا کە ئیتفاقێکی کە پێشتر ئەو ئیتفاقە کراوە کە دیزاینی ئەم ئیتفاقە پێشتر کراوە کە ئێمە لێرەدا نیەتی باش نییە کە نیەتی باش نەبوو کە لەوانەیە کە کاریگەری خراپ بێت و گرنگە لێرە ئێمە ئەو پۆستانە کە باس ئەکرێت و بابەتەکە پۆست نییە کە ئەو گرفتانی کە هەیە کە نەتەوەییە سیاسیە بە پۆست چارەسەر ناکرێت و یعنی چەندە پۆستی شەبێت و بۆ پێکاتەکان شتەکان چارەسەر ناگرێت هەشدە پۆستی بە تورکماندانراوە ڕەتیەکەنەوە ئێمە ڕەتی دەکەینەوە هیچ پۆستێک بەو شێوازە بەو شکل ئێمە نامەرەوە لەبەرەوەی ئەو پۆستانە چارەسەری گرفتەکانی ئێمە ناکە ئەوە مافی نەتەوەییە مافی نەتەوەی تورکمانە کە ئەمە زۆر گرنگە کە بۆیە ئێستادا پێشەر کراوە کە لەلایەن بەشێک لەلایەنە سیاسەکان بەداخەوە ئەمە کراوە دەبێت ئەمە مڕازعی سیاست خۆیان بکەن. لە ئێستادا ئەو واقع کە ئەمر واقع سیاستی ئەمر واقع لە کەرکوک دروست کراوە ئەمە قبول ناکرێ و وەڕەتی ئەەکەینەوە لەبەرەوەی ئێستادا ئێمە لە هەموو کات زیاتر کە نەتەوەی تورکمان نەتەوەیکی زۆر گرنگە و ئەسیلە لە عێراق و لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری کەرکوک ئێمە هیچ کاتێک کە نەبوونە سەبەب کە ببنێ سەبەب بۆ تێکدانی ڕەوشی پێکاتەکان لە هەموو کات زیاتر داواکاری ئێمە داواکاریەکانی ئێمە کە داواکاریەکانی هەموو حەقە کە داواکاریەکان دەستوریە بە ڕێگای حیوار و بە ڕێگای دیالۆگ داوامان کردووە لە ئێستادا کە ئەو ئیتفاقی کراوە ئەو ئیتفاقە کە لە دەرەوەی یاسا بووە و دەستوری نییە بەڵام دیارە بە فشاری لایەنێک و یان بە فشاری بەشێک لە لایەنە سیاسەکان لە بەغدا کراوە بۆ مەبەستی ئاغراز سیاسی و بۆ بەرژەوەندی خۆیان ئەمە زیاتر بۆ ئەوەیە چکە ئەم ئیتفاقی کراوە ئەم ئیدارە تەشکیل کراوە وتم کە لە داهاتوودا لەوانەیە کاریگەری سلبیاتی لە ڕووی سیاسی و ئیداری شەودا لە دوای خۆی بێنێت و لە ئێستاوە گرنگە کە لایەنە سیاسەکان کە دەبێت کە بۆ پشتیوانیکردنی پێکاتەکان و یا بۆ پشتیوانیکردنی تەعایش و پێکۆژیان لە شاری کەرکوک گرنگە کە مڕازای ئەو سیاسەتی خۆیان بکەنەوە ئەمە گرنگەش کە هەڵک کراوە هەڵەکە کاریگەری خراپ دەبێت و لەسەر ڕەوشی کەرکوک و وەنە ناوچەکەش. بەڵێ ئێوە پێتان وایە وەکو تورکمان مافتان لە کەرکوک چییە و چەندە چیتانەوێت لە کەرکوکەوە؟ یعنی ئێمە لێستا دەکە ئێمە کە نەتەوەی تورکمان نەتەوەی ئەسیلە وتم کە گرنگە وەکو نەتەوە تەعامل لەگەڵ ئێمە بکرێت و یعنی گرنگە کە ئێمە پێشتر کە داوامان کردبوو کە پۆستی پارێزگا لە کەرکوک بە نۆرە بێت و یعنی کە ئێمەش مافی خۆمانەیە کە محافظ لە نەتەوەی تورکمان بێت و یعنی ئەمە بەتەناوب بێت و کە لە نێوان ئەم سێنەتەوە ئەساسیە کە لە کەرکوکەیە ئەمە زۆر گرنگە لە هەموو شیان گرنگتر کە پەیوەندیەکانی نەتەوەی کورد و نەتەوەی تورکمان زۆر پاشە وەکو نەتەوە کە دوو نەتەوەنە کە خینیان تێکەڵاو بۆ خزمایەتیان هەیە و دۆستایەتیان هەیە و ئەمە زۆر گرنگە لێستا دەکە لایەنێک دەیانەوێت کە ئەم دۆستایەتیان لە نێوان کورد و تورکمان دەیانوێت تێک بدەن ئەمە کاریگەری لەسەر پەیوەندیەکانیش دەبێت و کاریگەری لەسەر ڕەوشی سیاسی و ئیداری و پەیوەندیەکان نێوان پێکاتەکانیش دەبێت و لەبەر ئەوەی بۆ ئێمە لە ئێستادا کە وتم کە ئیستقراری سیاسی گرنگە و بەشداریکردنی نەتەوەی تورکمانە کە وەکو نەتەوە تەعامل بکرێت و لە ئێستا دەکە ئەو معادلە هەیە و بەبێ لە دەرەوەی نەتەوەی تورکمان بەبێ بەشداریکردنی نەتەوەی تورکمان لە ئیدارەیەک کە ئێمە هیچ ئەمە قبول ناکات و کە پێشوەختە دیارە ئەمە دیزاین کراوە و ئیتفاقی لەسەر کراوە و بە مەبەستی تر بووە بۆ ئێمە لە ئێستادا گرنگە و دەبێت دیالۆگ گرنگە و دەبێت حیوار گرنگە و ئەو شتە کرایە و دەبێت بگەڕێتەوە سەفەر کە ئەو ئیدارەکە ئەو دەبێت بگەڕێتە پێش کۆبنەوەی کۆبنەوەکانی بەغدا
بەڵێ. تەبێت بگەڕێتەوە بێش کۆبنەوەکانی بەغدا بۆ سەر لەنوێ کە کۆبنەوە و کە نێوان لایەنەکان دەست پێ بکاتوە. بەڵێ بەڕێز ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەرەی تورکمانی لە هەولێرە لەگەڵماندا بۆ سپاس.